میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆژ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم بۆ ئەوەی کە باس و بابەتێکی تر بخەینە بەردەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست تاوەکو ئێوەش قسەی خۆتان بکەن ڕاوە بۆ چوون و سەرنجی خۆتان دەربڕن. دیارە خۆتان ئاگادارن کە کەرکووک و ناوچە دابڕەندراوەکان لە هەرێمی کوردستان هەمیشە و هەموو کات قسەی لەسەر کراوە و کێشە و گرفتێکە کە تا ئێستا چارەسەر نەکراوە و خەڵکێکی زۆر بەڕاستی پێوە گرفتارە و خەڵکێکی زۆر بەڕاستی زەرمەند بووە. ئەوەی کە جێگای سەیرە ئەم گرفتە لە ساڵی 1960ەوە تاوەکو ئێستا بەردەوامە بە تایبەتی لە 2003 زیاتر. ئێمە ناین باس لەسەر ئەوە بکەین کە ئەوەی مێژووی بژێڕینەوە کە چی بووە و چی کراوە و چۆن هەوڵیان داوە بە هەموو زۆرێک دیموگرافیای ناوچانە بگۆڕن. دەین باس لەوە دەکەین با بزانین ئێمەی کورد چیمان کردووە. ئایا کورد لە ماوەی 30 ساڵی دەسەڵاتی خۆی لە ماوەی 20 ساڵی دوای ڕوخانی سەدام چی کردووە بۆ کەرکووک، چی کردووە بۆ ناوچە دابڕەندراوەکان، بۆ مەخمور، بۆ شەنگال، بۆ دووس خوڕماتوو، بۆ خانەقین، ئەو سیلسیلەیە کە لە خانەقینەوە تا دەگاتە شنگال، ئەوەی کە پەیوەستە بە پارێزگاکانی کەرکووک و هەولێر و مووسڵ و سەلاحەدین و هەروەها دیالە. بابزانین ئاخۆ ئێمەی کورد چیمان کردووە یاخود بە ڕوونتر دەسەڵاتدارانی ئەم هەرێمە چیان کردووە بۆ ئەوەی کە بە فعلی ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەگە هەر هیچ نەبێ کارێکی وا بکەن کە بتوانن خەڵکەکەی خۆشبەخت بێ. لە ساڵی 91 دوای ئەوەی کە ڕاپەڕینەمەزنەکە ڕوویدا بەداخەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ، بە موامەراتی نێودەوڵەتی بێ، بە نەزانی خۆمان بێ وەکو کورد وەکو دەسەڵاتداری کورد ئەو کاتە کەرکووک لەدەست درا. ئۆکەی گەڕاینەوە جارێکی تر بۆ کەرکووک لە 2003 و دوای نەمانی ڕوخانی یاخود دوای نەمان و ڕوخانی ڕژێمەکەی سەدام حسێن کەرکووک و دووس خوڕماتوو و خانەقین و شەنگال و زۆرێک مەخمور و لەو ناوچانە کەوتنەوە ژێر دەسەڵاتدارێتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام دوجار لە 2017 جارێکی تر بە هەمان شێوە زۆرێک لەو ناوچانە لەدەست دران. دیارەگە باز لەوە بکەین کە چێ هۆکارە و چی بوو چی نەبوو ئەوە بابەتێکە و لەوانەیە کوردوتەنی هەویرێکە و ئاوی زۆری دەوێت. بەڵام گرنگ ئەوەیە کە ئەوەی ناونیشانی بەرنامەکە ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم چی کردووە بۆ گەڕاندنەوەی کەرکووک یاخود ناوچە دابڕەندراوەکان. کەرکووک لە سایە دەسەڵاتدارێتی کورد لە ماوەی 2003 تا 2017 ئەوەی کە جێگای سەرسوڕمانە دوو بۆ چوون دوو ڕێی هەیە لەو بابەتەوە. ئەویش ئەوەیە کە دەڵێن بە تایبەتی ئەوانەی کە لە مەخمورن، ئەوانەی کە لە کەرکووکن، ئەوانەی کە لە ناوچە دابڕەندراوەکانن لە دووس خوڕماتوون، دەڵێن بەڕاستی لە سەردەمی کورد ئێرە زۆر باش بوو. بەڵام هەر کورد چینێکی تر دەڵێن نەوەڵە لەوەی تی ئەوان ڕۆیشتون ئەمە ئیسراحەتمان کردووە. با من بزانم ئایا بە فعلی کورد توانیوێتی هیچ بکە و ئایا بۆ چی نەکردووە، ئایا چی کردووە یاخود بەتەمایە شتێ بکە. با بزانین ئێوەی بەڕێز و خۆشەویست بە تایبەتی پێم خۆشە بە حەقەت ئەوەی کە لە ناوچە دابڕێندراوەکانە هەر لە شەنگال تاوەکو خانەقین هەوڵدەن بتوانن پەیوەندیەکانتان بکەن و وەڕاو سەرنج و بۆ چوونی خۆتان بڵێن و لە تەواوی هەرێمی کوردستانیش ئەوەی کە پەیوەندی دەکا و لەم بابەتە ئاگاداریەکی هەیە و زانیاری هەیە و هەروەها وەکو دەڵێ دەتوانێت قسەی لەسەر بکە با قسەی لەسەر بکە. لە پیرەمەگرون کاک مەحموود. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتون یەکەم سپاس بە قوربان. سەرکەوتن بۆ کەناڵی پەیامی بەڕێز. سپاس جانەکەم. ڕاستی کەناڵێکی خۆشەویستە و جێگای خۆی کردوتە لە دڵی هەموو لایەکەوە. سپاس بۆ ئێوە. سپاس بە قوربان. سپاس بە کەناڵەکەتان کە پەیگیریتان لە گەلی چەساوی فەلەستین کرد. بەڕاستی هەر کێشی ئاینی و نیشتیمانی و ئەخلاقیە بۆ سپاسی مامۆستا عەلی باپیریش دەکەین بۆ هەڵوێست و پەیام و هینەی بەڕاستی جێگای نرخ و پێزانینە من لێرەوە دەستی ماتەکەم. سپاس بە قوربان، دەستەکانت خۆش بێ. ئێمە موسڵمانین. چەساوی فەلەستین یا ڕەبی خوایە سەریان خێ لەگەڵ موسڵمانان و
ئێمە مسلمانین هەر مسلمانێک اللهم ئامین ئێمە مسلمانین لە هەر شوێنێک مسلمان زوڵمی لێ بکرێ لەگەڵ ئەوین و تەنانەت نەکەر مسلمان ئەگەر غەیری مسلمانیش زوڵمی لێ بکرێ مسلمان بەڕاستی مسلمان دەبێ پێی ناخۆش بێ. ئێمە بەزەیمان بەوانی شایەتە ئەگەر مناڵی ئەوان بمرێ ئێمە وەکوانین بەزەیمان پێیانایەتەوە بەڵام حقت بۆ حق و مافی خۆمان يعني تۆڵە سێن ئینشاءڵڵا بەڵێ کاک محمود جان سەرکەوتنی شەر بۆ مسلمانانە و ئینشاءڵڵا گەورە ڕەتیشی شەڵا. بەڵێ کاک محمود جان سەبارەت بە مەسلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کە هەموو کەس دەزانێت ئەمانە ناوچەی کوردستانین یعنی لە دێر زەمانەوە هەمووی کوردستانیە ئەو ناوچانە لەگەڵ ئەو پەڕی ڕێز بۆ ئەو خەڵکی کە غەیری کوردە لەوێ دەژی. تۆ چی دەڵێ پێ دوایە کە بۆچی تا ئێستا کە هیچ نەکراوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە بۆ گەڕانەوەی ئەم ناوچانەوە ئەو شوێنانە؟ والله حکوومەت بەداخەوە یعنی زۆر کەم تەرخەم بووە یعنی ئێمە وەکو میلەتی کورد حق و مافی خۆمانە خوای گەورە مافی خۆمان ون نەکەین ئاڵا سنافی خۆمان ون نەکەین یعنی ئەمە حەقێکە لە هەم لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی نەتەوەیەوە ئەرگی بەدەسەڵاتدارە بوو کە ئیش بکەن بۆ کەرکووک بەڵام ئەوان لە یەکەم داواکاریان ئەوە بووە بەداخەوە باسی پلۆڤۆس و پارەیان کردو هەمیشە چاویان لە مەسلحەت و بەڵێ کاک محمود زۆر سپاس زۆر بەداخەوە بەڵێ دەستەکان لەم هەرێم و لەم وڵات و لەم میلەتە نەکردوێتەوە. بەڵێ دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاست دەکەم زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان فەرم بە قوربان لە هەولێر. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا. ئەمە لە هەولێر پێوەند دەکەین بەڵێ بە قوربان لەخۆشی ماڵتعریباتی دەکەین لەو قیامەتە نزیکی کەچکە لە ساشتیانی لەسەر هەموو مسلمانە چکەیتەوە ڕاستی هەڵێستەکی هەریتن بێگومان بەڵام ئێستا برین ئەو کەسانێکە لەوێن دەرێ شەهید دەبن یعنی بەڕاستی لەسەر هەموو مسلمانە چکەیتە یعنی وەکو قەزایەکی بەڕاستی یعنی هەموو لەلایەن خۆمەوە وەکو قەزایەکی دەبینم پێویستە یعنی جەناب ماڵتعریباتی لە مامستا سەلاحەدین باهادینە یعنی هەموو حزبە ئیسلامیەکان بەڕاستی یعنی دەستێکن هەر کەسە لەلایەن خۆی کەسانێکی بنێرن لێ وەڕاستی ئێستا کۆمەڵێک کەسانێکی زۆر کاک عەبدوڵڵا جان عەزیزی من شتێک بگوترێ کە ئەسڵەن ممکن بێ یعنی ئەم بابەتە بابەتێکی نێودەوڵەتیە و بابەتێکە ئەوەندە ئاسان نییە و شتێکی ئەوەندە سادە نییە ئیسان بە عاتیفە نابێ ئیش بکە. ئەمە وەکو مسلمان هەڵوێستمان ئەوەیە کە مسلمان لە هەر شوێنێک لەگە هەر جێگایەک ئازارێکی پێ بگا زیێتێکی پێ بگا وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵسەلەم ئێمە هەموو وەکو یەک جەستە واین و هەر هەمومان بەڕاستی دڵمان گران دەبێت دڵمان تون دەبێت خەفەتبار دەبین غەمبار دەبین فرمێسێک لە چاوەکان دێ بۆەوەی کە کاتێک دەبینی مسلمانێک ئازار دەخوا تەنانەت ئەگەر ئێمەی مسلمان دەبێ ئاوا بین و هەرواشە کە غەیری مسلمانیش ئەگەر زوڵمی لێ بکرێ بەڕاستی ئێمە دەبێ پێمان ناخۆش بێ دەستەکانت خۆش بێ حەز دەکەم ئەگەر لەسەر بابەتەکە قسە بکەی پێم لەسەر بابەتەکەی لەبەرەوەی بابەتەکەی تا ئەمە نەک ئەمە هەزار بەرنامەی شێزانی لەسەر مەوزوعی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان هیچ لە مەوزوعی مە ناگۆڕێت نە ئەمە پێمان ساغمی نە ماڵتعریباتی و نە هیچ عیزمەکانی ئیدی ئەوەیە کە ئەو شەی ئەنگۆ دەرم بەس بە پارتی گەشتستانن وەسەلام عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات کاک فۆڵا بەڵێ فەرموو تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان برای بەڕێز سڵاو گیانەکەم ئەگەر کاتم دەدێ بەڕەخنە کاک پۆڵا گیان دیکەم برینەکە لە دەستەی ئێمەیە کاکە پۆڵا گیان بەڵێ با تۆزێک چۆن دەڵێ تەقدیری زروفەکە بکەین ئێمە بەرنامەکە بەخۆی محەددەدە خەڵکێکیش لە دوای تۆ لە سە پەیوەندیە وایە یعنی ئەو پەڕێ من دەتوانم 2 دقیقەت بدەمێ لە 2 دقیقەدا دەتوانی قسەی خۆت بکەی و سپاست دەکەم باشە دەتوانین پەرتووکێکی لەسەر بنووسین کێشەی ناوچەدابڕاوەکان 200 لاپەڕە بێ لەو ڕۆژەی کە سیاسیەکان چوون فێڕیان لە میلەت کرد میلەتیش تاوانبارە لەوێ ڕادەست پێ دەکەم زۆرە لە سەتا هەفتای خەڵک بەنجەمۆر بکە دەنگ بدا بە دەستورێک خاچی خۆت دایک نیشتیمان کێشە لەسەر کەواتەوە میلەتێکی ناهوشیارە ڕێزم هەیە
سەرکردەکان بەرژۆندیوە ملەتی وشار کەس هەبووە تەنانەت باڵندە سێلانەی خۆی ناکاتە چێشە لەسەر گریمان کردانە چێشە لەسەر چێشە لە بینی دوولایەنە کاکە ئەنوەری بەبێت باتەڕەتی پێم دەکرێ ڕاکان بەوی باوکو باپیرم داگیر بکە خۆشی حاکم بێ لەکوێ هەبووە ئیرادە سکاندنی تاک بە تاکی سیاسیەکانە لە تەپەوە بۆ ڕاست لە ئیسلامیەوە بۆ ئەلمانی ئێستا بڕیارەکانی کاکە ئەنوەر بڕیارەکانی چێ بڕیارەکانی چێ علي حسن مجيد دولة إسلامية علمانية يشيتك فاسيك بلي مرتعة كان يسيع وسنة ما يبرا باب يري هذا بلي مرتعة كان يسيع وسنة ايوه فستيواني لبريارة كان علي حسن مجيد كان او خالي كتير جاتة كان يهولير السليماني بتايبتي هولير هيج بهاي الجامبو كودنير ايراني دو يعني هو داجي كدن طالان كدن قلت هيج بهاي نما لهولير حاڵی تر سەرکۆمان ئەگەت و سۆزە بە یەک هەڵوێست دەتوانێت کاک پۆڵا کاتم زۆر پێدای دەستەکان خۆش بێ قسەی خۆت کرد بە قوربان زۆر سپاس بەڵێ با فەرمی نفەرێکی تر بەڵێ بەڵێ پەیوەندێکی تر بەڵێ فەرموو بەڵێ لە حەقەتدا مەسەلەی کەرکووک بابەتێک کە بەڕاستی ناتوانرێ بە هیچ جۆرێک هیچ کەس مساومەی لەسەر بکە چکە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەو ناوچانەی کە چۆن دەڵێ کێشەیان لەسرە بە حەقەت ئەوانە هەمووی لە مێژوودا تاکید کراوەتەوەکەوە ناوچەی کوردستانین باوکی محەممەد لە ڕانیە بەڵێ باوکی محەممەد بەڵێ بە قوربان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الو بەڵێ بە قوربان قسە بکە کاک باوکی محمود باوکی محەممەد بەڵێ بە قوربان بەڵێ تەوەری بەرنامەکە زۆر جوانە دەستەکانت خۆش بیت ئایا حکوومەتی هەرێم وەڵا براکە من کۆمنتم هەیە لەسەر ئەو سێ چوار کەلیمەی کایە حکوومەتمان هەیە براکەم حکوومەت مؤسساتی هەیە حکوومەت دادگایەکی بێلایەنی چی دەستپاچی هەیە وەزارەتە چێ بە ناوی دارایی موچەی لە کاتی خۆیتی پرۆژەکانی بەردەوام دەبێن پرۆژە هەیە براکەی من 10 ساڵ ئێستا بەردی دانرایە ئێستا تەواو نەکرایە داهاتی هەرێمی کوردستان بۆ کەرکووک باوکی محەممەد گیان بۆ کەرکووکی براکەی من ناوچە دابڕاوەکانی چی بە ناوی ناوچەی دابڕاو بە ناوی کوردستان و بە ناوی شارە داگیرکراوەکانی هەرێمی کوردستان ئەوانە لە 2003 بەس مزادە بەو ناوچانە دەکەن بەس پۆستی پێوەردەگرن بەس مزادەی سیاسی پێ دەکەن و پارەی پێوەردەگرن لەسەر مێزی سیاسی کورسی دەسەڵات پێوەردەگرن کوردی چی و کەرکووکی چی و ئەو قسە ئەوانەی چی بە ئاوا برن براکەینێن ئەوانەی کەوا باشی لەو بابەت بەڵێ باوکی محەممەد دەستەکان دەسەڵات دەکەن هەموو سێبەری لەژێر سێبەری دەسەڵات گوندیوارن و موچیانێ براکە بەڵێ دەستەکانت خۆش باش کاک سەمەد لە تێکیە زۆر سپاس باوکی محەممەد لە ڕانیە کاک سەمەد کاک سەمەد السلام عليكم كابتن رضا. وعليكم السلام ورحمة الله بقربان باشي برا. سپاس ببرزت سپاس بقربان. برترساني هريمي كردستان وحكومتي هريمي كردستان وعرنا شيء أمي. هيك يعني بوكر جوجل نكدو الجراتوا. بەڵام خەڵکێک کاک سەمەد جان خەڵکێکی دەڵێ ئەوانەی ئەوەندەی کورد دەوێ زۆر زۆر باش بوو وەشتیان زۆر کردووە بۆ کورد ئایا ئەمە ئەزانی چۆنە نەخێوانیوە تەنیا ئەوەیان کردووە دووبەرەکییان خۆتە ناو کوردەوە دووبەرەکییان خۆتە ناو خەڵکی کەرکووکەوە بە کورد و عەرەب و تورکمانەوە هیچیان پێ نەکرا نیشتە ئێستا ئەگەر بهاتە مەقڕێ بوایە 15 ڕۆژێ ئێستا لەسەر مەقڕێک چیان کرد ئەوان بووە هەموو خەڵکی کەرکووکیان بەدا بە کوشت بۆ ئەو مەقڕ گەشتاتەوە دەست ئەو حیزبە الحەمدولله کە نەگەڕایەوە تا تەماشی جوانە لێ نایە برا ئەمانە پەروەردە نەبووە لەسەر شتی جوان بکەن بۆ میلەتە ئەمانە پەروەردە بن لەسەر لەسەر خروفیە لەسەر کاک سەمەد دەستەکانت خۆش بە قوربان
زۆر سپاس بە قوربان. باوکی سایە لە چەمچەماڵ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی سایە. چاوەکەمی. باوکی سایە تۆ لە چەمچەماڵی و چەمچەماڵیش هەر بەڵێ لەو دەبەرە نزیکە و هەر بەشێکە لەو بابەتە. بەڵێ بەڵێ سڵاوی خوا لەو کەسانە بێ کە دڵیان بۆ موسڵمانان شانەکە. بەڵێ سڵاو لە بەڕێز. دووەمیش بۆ مەسەلەی ناوچە دابراوەکان و کەرکووک و ئەوانە خۆزگا 4 نەفەر هەبووە 2 نەفەرتر هەبووە وەکو نەژمەدی کەریم تۆزێ خزمەتی ئەو شارەیان بکردا دوایش لە ئاخریا بە خاین دەریا کرد و ڕۆی لە ئەتیحاری کرد و خۆی بۆ خۆی لایەنە گیانی سپارد. کاتێک بوو کە ئێمە چوینە کەرکووکەوە لە کاتی پرۆسەیە وەڵڵا کەرکووک شارە مێشارەکە مەرسوور بوو ئەوەنە مێسی لێ هەڵئەسا نەژمەدی کەریم هەڵسا ئەم هەموو جستر و ئەم هەموو جادە و مادەی کرد گۆڕان لەگە پارتی ناویان نابوو نەژمەدینی جسر شوێن بەخوا ئەوەی کە بەرپرس بووە لە کەرکووکە ئەوەی بەرپرس بووە ناو پارتی وێکێتیە لە هەموو حیزبەکانە بە قەدرای نەژمەدی کەریمیان نەکرد هەر کەسێکیان بە قەدرای نەژمەدی کەریمیان بکردا وەڵڵاهی ئێستا کەرکووک کەرکووکێکی تر بوو ئێستا عەرەب و تورکمان بۆ نەژمەدی کەریم بەگرن. باوکی سایە ئەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی سیاسیەوە ئەو بابەتە ئێستا بمانەوە نەمانەوەی بەشێکە لە کێشە و گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و مادەیەکە لە دەستوری عراقی مادەی 140 کە کاتی خۆی مادەی 58 بوو لە ئیدارەی دەوڵەتی عراقی کە دوای 2003 2000 گۆڕدرا بۆ مادەی 140. ڕەحمە لە بابە هەندارە هەولێرەکەوتی ڕەحمە لە بابە ئێمەی کورد ئێمەی مەسوولەکانمان بەرپرسەکانمان بەس بە دوای پارە کەوتن خاکی چی میلەتەکەی شافرۆت ئێمە لە ماوەش بووین ئەو کاتەی 16 ئۆکتۆبەر حەزەکەی ناو بە یەک ناوی کەس جۆراگرە ئەوانەی کە لەگەڵ مابوونا هەمومان ئەگریان شەو سەعات 12 شەو کە فڵانە کەس پێم وتی کە ئاک مەحەمەوتم بەڵێ وتی سرێشی هەشتی شعبی وا بە تەمان بەڵێ بدەن و جڵمان خۆش بوو ساعت 12 چوومە بۆ لای سێکە مەگرێوتم کاک فڵانە کەس بۆ گرێ وتی وەڵا کاک مەحەمەد فرۆشراین سێدەکەم ئاملیواکانمان حەزەکە یەک بە یەک ناوێنم ناوی کەس مێنە کاک باوکی سایە هەستێکیان ڕان کردبوو لە دەستەکان خۆش خۆیان شان بۆەوە کابراکم لەگەڵاو بۆ بەیانی سەعات 10 دقە ئەمجا ئێمە پەڕێکینەوە ئەویت یان ئەبێ بکوژم یان لەچمەوە مەسوولانە کوژم. بەڵێ دەستەکان خۆش باوکی سایە بە قوربان زۆر سپاس دەچمەوە هەودێمەوە هەولێر کاک عەبدوڕەحمان بەڵێ فەرموو زۆر سپاس باوکی سایە کاک عەبدوڕەحمان بەڵێ فەرموو بە قوربان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أستاذ ملخص بسيط مقصد لبوكم ملك فهد صدام حسين صوع وهذا كركوبين بون لهولير وذوي خان وشيوط عرض بشرون سواسم تصل هولير وصار تقريبا 6,000 عائلة ممكن لهولير تنها سليماني دوتي شهيد وقفي ملك فهد وعزيبو وكتاب لي كم حاجة ذكريه عاما قضيته في العراق وياك وما لم يقله بريمر في كتابه أو دو كتابي بخيلنا وقتها بجانا بحكي أمام بحياة خطو تنزح هزار صعبة أمام الجيولوجي يعني علم الجيولوجي إثباتي في الكرد كون كريم ملة لفروي زمين لو منطقي بۆچی کاک عەبدوڕەحمان مادام کەونترین یاخود بڵێن کۆنترین میلەتی لەسەرزەوی بۆچی تا ئێستا کە بێ ساحێبین بۆ بێ ئاڵاین بۆ بێ وڵاتین دەزانی لۆتی ئوستاد جیرفان پەرست نەک خاک پەرست ئەجاخۆ هەردووچیان خراپە چ خاک پەرست بی چ جیرفان پەرست بی با خاکمان خۆش بێ خاکی خۆمان یعنی لامان ڕێزدار بێ بەڵێ أستاذ يعني خذ باريس خدا باريس الفكيلابة دبت خذ باريس ملتنا لوتي هيا أستاذ شرفنا ما بدنسي واطري
يستعي في دابك بزان كروزك للروزان لا حدود الجيرفان برزوندي خوازان تواني كان يخان جاوي ترباوين ملته مع عادتي براي خوي لبي ذكاء هذه هرو ملتين يدل الشيء داخل معركة أو بعض ما هذه هرو ملتين يدل لا إخراج بانا با لا يعني لمن مدن لبران بدن وقت ظانم لا فرد رشكي كايد إذن بله دستكانت خوش كاك عبد الرحمن زور سپاس بقربان زور سپاس كاك هنگاو لتسومان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك هنگاو طلج کارمەندانی بینەران سپاس بۆ قوربان سپاس بۆ تۆ دەستی هەموو خەمی خۆم دەرەبڕین کە لەژێر دازیکاریدایە سەدەها ساڵە وڵاتی فەساڵی ئیسرائیل خراپ و مەڵک و لێیاندا لە کەماڵەکانیان ئەڕوخێن و هاو خەمی سەوساڵی هەموو وڵاتانی هەر وڵاتێک هەر خەڵکێک کە ئەسەوکێتەوە و دەستیاکرێ ئێمە هاوکەن لەسەر بەرنامەکە ئەڵێ بۆ گەڕانەوەی کەرکک بەڵێ کەرکوکی لە 2014 لەهۆی شەڕی عەسەوان پێشمەرگەست و سووری هەموو بەسلام سلامراوەکانەوە بەڵێ ئازاد کرابوو بەڵام بەهۆی یاسەتە هەڵەکاندان بەهۆی دەخۆداییبووی ئەم دەستخاتە ئەکی ئێستاگیان بۆ هیچ نەکرد توانیان ناوچەدا براوانە هەمووی لەدەبوو بە شەڕۆژێکە ڕایان کرد هەندێک پێشمەرگە لێمانەوە شەهید بوون و ئەوان هەموو حتا دادان هەموو فعالیان کردەوە بێتە لە کەناڵەکانیش ئەیان گوت بەدێن سەرمان ئەگەر پێوەڕی بادێن ئەمەیە دەسەڵاتی زۆر سپاس کاک هەنگاوجان زۆر سپاس بە قوربان کاتم پێدای زۆر سپاس بەڵێ محمود كاك محمود الشميران كاك محمود بله سلاوي بقربان ما مسيان صوابي خوالي بي سلاوي خوالي برز كاك محمود جان فرم بقربان ما مسيان ملتي كرد التي وتائسة الرجيم ما يكلد وياك كان العراق سنو آقر التي كرد هجارة يعني إيران دجمن معنا عراق دجمن معنا سوريا عيني سد تركيا عيني سد بالله بداخوا من جملة برادر أبو باسي أنديرا غاندي كرد يعني وصفي أنديرا غاندي دعوة بلام قايدة وكل جنابي سروق مصطفى برداني ك نيمسديا تتصل خباتك أبو كرد عيبيليته با تنزل يزاني وصفي جنابي سروق مصطفى برداني بكاتو باسي أنديرا غاندي أكابو من يعني بداخة ملتي إمام يعني بداخة والتائسة لمحة مؤاخر باران وكيميايو توصالي رشي أمواتك وأمواتك تيانا قيشتن فأنفال كراين إبادة كراين يعني يسيش رجيمي صدامتين أما صدامتين زوز لما باشترا صدامتين وقت خوي شكل جرا ولا كردستان معاشي كل نبري طبعا أمان ميزيات يتاتو مدري شيواتو طبعا رزقي أو مليون إنسان بريلا كردستان كاك محمود جان يعني بداخوا كاك محمود جان زور بداخوا الرزق روزي معاشي ملتي كرد بري يعني كاك محمود جان توقتي كويس صدامتين بوي يجي دبر الروي بوي يجي بو أكرا لك حكمة إلا زاخو بو خانقين بو بسرا لك قانون بو طبعا يسر لبغا لك حشد شعبي بقى حكمة تسرع طلع كاك محمود كاك محمود جان كاك محمود جان برستان بياوش برزنو شارع زايتان هي واقدار لبابتكان بەڕێزێک هەر لەم بەرنامەیە وتی ئەوەی کارەساتە کە ئێمە خۆمان چوین وتمان بە دەستور ئیسپاتمان کرد کە ئەمە ئەو ناوچانە کێشەیان لەسەرە ئایا دەکرا ئێمە دان بۆ دابنین کە کێشەی لەسەرایان ئەوە تا ئەمە هەوڵ دەین بەفعلی بیان جێڕینەوە سەر هەرێمی کوردستان والله أبي
يعني بقرته بو هريمي كردستان يعني بتاقوا ئیشمان بۆ کردووە کاک محمود جان کاک محمود ئیشی بۆ کراوە والله هیچی بۆ نەکرا هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە والله هۆکارەکەی ئەوەیە کە هەر کەسێ ئەڕوا لە بەغا قسەیەکەکە ئەم ئەڕوا بەجارێ قسەیەترەکە ئەو ئەڕوا قسەیەکە یعنی بەداخەوە تا ئینسان میلەتەکەی ئێمە قسە ناکەن یعنی بەداخەوە بەڵێ دەستەکانت خۆش کاک محمود جان زۆر سوپاس بە قوربان کاک کەریم لە سلێمانی کاک محمود سوپاس بە قوربان کاک کەریم جان بەڵێ فەرمە سڵاو بە قوربان ئەو بەرنامەم زۆر بەدڵی بۆ گەڕانەوەی کردکردناوسەدەڕیوانەکان بەڵێ وڵای حکوومەتی هەرێم من خۆم لە لیژنەی ئاوادارکردنەوەی کەرکووک بووم ئیشمان زۆر کردو لەوانە 65,000 خانوو کرا کاک کەریم جان کاک کەریمی بەڕێز کاک کەریم من باز لە بابەتی خەدەمات ناکەم کام شەخص کردی کام مەسئول کردی یان کەم مەسئول بابەتی مەسئلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بابەتێکی سیاسیە ئێستا بە سیاسی کراوە ئێستا ئەو بابەتە بوتە مادەیەکی دەستوری کورد تا چەند هەوڵی داوە ئەم ناوچانە بجێڕێتەوە سەر هەرێمی کوردستان بابەتەکە لێرە ئەوەیە ئەگەر نەکراوە بۆچی نا کاکجان ئەزایی مۆزڕەشیە کاری سیاسی ئەوەیە لەبانەوە دێن دێرە ئەڵێت مادەی سەوچول و ئەو چوون ئاوێ لەبەر ئەم هەمەسەب و پارە و بەزم لە بیری دەکەن ئەمەیان کە دەست کەوتووەم پێ محافەزە بە زۆر ێزانن ئێستا هەمووی دەوڵەمەند بوونەوە ملیانێر و کاکە کەرکووک دابڕێراوی چی وەڵی ئەگە دابڕێن وایە هەر لە کاتی خۆیان نەیانەوت لاوێ ناوچە دابڕێراوەکانی هەبوو تۆ خاچی تۆیە ماڵە عەرەبی دانیە بە تاریخ بە وەسایق بە هەموو شتێک تۆ نەک حەمرین من بەبیرم دێ بە هینیانەوە دۆڵاوە بە ناوی چییە بە چێندەر بە خاڵکیانەوە دۆڵاوە یعنی تەنانەت خاڵسیش تێگەی کوردستان بوو بەڵام عەرەبە من تعریف کرد ئەمان جوان لەوە نیە دەوڵەمەند بوون بەڵێ کاکەریم دەستەکان خۆش ئەم مەسئولانی ئێراوە جوان لەوەی ناوچە داوڕێرە و کاکە ئەمڕۆ قووەت دەورە بینێ قووەت زۆر سپاس کاکەریم جان بەڵێ زۆر سپاس بە قوربان دەسمە کەرکووک کاک نەبەز جان سڵاوی خوارد دەبێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاك نبس دانشتوی کەرکووکی یان بەڵێ بە قوربان بەڵێ بزانم تۆ وەک کەرکووکیەک وەک کوردێک چ دەڵێ سەبارەت بەم بابەتە وەڵا برا دەربارەی ینی بڵێ چی کراوە بۆ گەڕانەوە بەڵێ من تەمەناک لە کانگای دڵمەوە و لەواتێت گەڕ ڕاپرسیەکیش بکرێ دڵنیام لە سەتان نەوە زیاتر خەڵک نەخێر بۆ گەڕانەوەی کەرکووک و ناوچەکە بەسەر هەرێ بۆ لەبەرە بینیمە بۆ یعنی تەجروبەمان بینیوە تەجروبەی چی ئەمانە حکومڕانیان پێ ناکرێت بۆ فەشەل بەسەر دەرق ئەمانە کۆمەڵێک مافیە و چەتە و ڕێزیمانە بوون کاک نەبەز جان حەزم لێ قسەی واقعیم بۆ بکەی یعنی چۆن دەڵێ ئەوە نا ئەو زمانە بەکارمێنە یعنی حەزم لێ شتێکم پێ بڵێ کە بە فعلی واقعی ناو کەرکووک بێ کە خەڵکی کەرکووک ئێستا گلەییان هەیە لە دەسەڵاتی ئێستا و پێیان وایە یاخود دەسەڵاتی ئێستا باشتر لەوەی کە کورد لەوێ بوو یان کورد ئەو کاتە باشتر بوو ئێستا یعنی حقیقەتەن شتێکمان پێ بڵێ کە واقع بێ ئەوە نا ینی شتێک نەبێت لە خەیاڵا و لە حەقد و لە ڕق و لە عاتیفە نا وەڵای برا ئەمان هەتا لە 2023 کە لێرە بوون پاشان کەنەوەیەک من وازانم دوێنەیە کەنەوەیەک بووم های هەفتەیەک هەشتێک لە کەرکووک بوون ئەو کاتە دەستیان کرد بە دزین و تاڵان و ماڵ تاڵانکردی ئەو زمانەوەیەک بۆ هەفتەیەک هاتە کەرکووکەوە من دەبینکە کۆمەڵێک کەسی مەسئول ناخدمە هاتە ماڵمان باوکم خواز گرتم جەنابتان کەمانەی بینی بە ئاشیای دزین و ماڵ دزین و هاتن چیە دەدانێت وەڵام این ماڵی عەرەبە باوکم وتی پێیانی فەرموویی گەر ئەمە کوردایەتەکەتان بێ من لە کوردایی بەریم ئەمە کوردایەتەکە پاشان لە دوایینەوە یەکەوە تا 2000 کە ئەمان هاتن بینیمان
ئەوەی کردیان حتا 16 ئۆکتۆبر هەموو شتمانی یعنی من 16 خۆم لە کەرکووک بووم لەماوەی هەفتەیەک هات لە سلێمانی گەڕانەوە لە دایرەی خۆمم کۆمەڵە دۆست و برادەری عەرەب و تووکمانم بینی من کاسی ناسات خۆیان نەکرد ئەوان کاسی ئێوە نەزانن ئێمە لەگای ئەم حکومەی کورد بەڵێ سوپاس کاک نەبەزجان سوپاس کاک بەڵێ کاک نەبەز سوپاس ئەوەی ئەمانە کردیانە بەڵێ سوپاس بە قوربان سوپاس بە قوربان کاک لە کەرکووک چێ بوو کاک سەمەد لە کەرکووک بەڵێ فەرموو السلام عليكم قادر باش عليكم السلام ورحمة الله باشي برز فوشي برنامج ليكم باس ببرزت برز يعني سبب بتوركا بلكاك صمت والله ذو خوشا فرم حياتم عندك لذو اقصاء كان يعني اقال لك روغنيه چی ئەوەی کە جەنابەت ئاگاد لێتی حەز دەکەم بەڵێ گیان بەڵێ بە قوربان چۆنە تۆ لە کەرکووک دەژی لە کەرکووک یعنی بەسیترین ئیش هەیە بە دایرەکانە بەسیترین ئیش تەنانەت ئیشێک ئەگەر گوپارنە دەیزان کورد مەتەقوریان نایەن بۆ چاکەن یعنی كابي سياري حدي شعبي دي هم يعني كاك صمت يعني كاك صمت تو ضلي كرد يعني شو ضلي عرقلي بو دروس ذكري لكاركاني روجاني جيان يعني لكركوك اما علين بلغوا منا المشي بازي باز حكم شيء باز شيء باش انا كردوا بلام استاج بهاج نيه انا باشتري حتى خراب من لما انا باشتري دبلوني هاو زماني خوتا ثاني اتواني شيء غلابقي اتواني برخني لي بقري محكمة غلابقي ضام ميروانية إذا أشياء دائرية حد قصية كأنك عقب ردي وخلطة ده الناس يخسر بكي بله يعني براسي بعض ذيك القصاء كان شو كان يتلوى عقايل حالي كربني بله عليه يسأل زولا جاران خسرواني استوانية بل حلها عندك الروي عندي الروا بلن باشترا كا قرار هابو لكردوكا دصلاتي هابو أمنا معه بلان صدقان وخراب ترى بل دەستەکان خۆش کاک سەمەدجان دوو ڕای جیاواز لە کەرکووک کاک نەبەز و کاک سەمەد یەکێ کاک دەرباز لە سلێمانی بەڵێ کاک دەرباز جان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بقربان سپاس بقربان دەستەکان خۆش بێت سپاس بەڕێزەکان سپاس بقربان سپاس بەڵێ جان بەڵێ جان بەڵێ جان بەڵێ بە قوربان کاک دەرباز گوێم لێتە کاک دەرباز قسە بکە من تەناعە نەعەڵم بەجددی مامەساگیان ئێمە چۆمان تەسلیم نەکردووە ئێمە چۆمان تەسلیم نەکردووە ئێمە چۆمان ژیانی تایە مامەسای بەڕێز یعنی سەیرەکەی نەک دۆخی کردوو ئێمە هەموو ناوچەکان وایە بەجددی ئینسان ئازاد نییە هێتا سەیرەکەی لە هەرێمی کوردستان موچە نادرێت لە کاتی خۆیان حکومات نییە بەڵێ طاقەتی خۆتی پێنیان ئەمە ئاقیانت ئەمە ڕاستیە ئایا کەرکووک پێشتر باشتر بوو پێشتر هیچ باشتر نەبوو ئێستاش ئێجەوە بۆ کۆمەڵە خۆی کردبوو بە پێ حاکم لەو منتیقەیە و کۆمەڵە خەڵکی دوای خۆی بەڵێ ڕوتەکە هەر وەکو ئێستا بوو بگرێ هەر وەکو ئێستا بوو خۆ حکومەتی عێراقی ئێستاکە بەدەست حکومەتی عێراقەوە خۆ ئەوی زەوانە کوردی خۆت نایە ئەوە لانی کورد ناگرێ بەجددی بەڵام ئەمانی خۆمان کارێکیان کرد لە ڕێکخراندووەمەوە کارێکیان کرد ئەم هەموو ناوچە دابراوانە و بە کەرکووکیشەوە تەسلیمان کرد وڵاتان هەموو دنیا داوایان کرد کە ئەم ڕێکخراندووەمە نەکات کە باشتریان پێ ئێن و دۆخەکە باشترە بێ بەڵام بەقسەی کەسیان نەکرد بۆ چوو دەزانیان ئەمە لە مەسلحەتی بەڵێ دەستەکان خەڵکەکە بە ئەم زەرە دەکات و لە زەرەدایە بەڵام ئێستا چۆن ئەیبینی ئێستا دۆخەکە خراپتر بووە نەک تەنیا لە کردووە بەجا مامەسای بەڕێز خۆ لە سلێمانی لە هەولێر لە دۆخ لە هەموو هەرێمی کوردستان دۆخەکە خەڵک خراپ بووە خەڵک مەعیشەتی زرۆفی کار و کەسابەتەکە نەماوە بەڵام ئەمانیش ڕۆژ بە ڕۆژ
زیاتر دەوڵەمەە بن زیاتر گوێ بە ماڵ و بنەماڵ و کەسوکاری خوانێن و ڕۆژ بە ڕۆژ خوان دەرەچن مناڵەکانیان سپاس کاکە دەربازجان داواکەم لە کاتی دەمانە بزانین کە بەڵێ بەڵێ بە قوربان دەست خۆش کاک دەرباز زۆر سپاس کاک حاجی عەلی تەچیە بەڵێ کاک حاجیان کاک حاجی سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک حاجی هەلو بەڵێ بە قوربان باشە حیاتم سپاس قوربانم بەرنامەکە لەسەر چی کراوە بۆ کەرکووک وەڵاهی لە قسەکانتە لە حیاتمەکە پێ دەچێت کەرکووکی بی نا کەرکووچینی بەزەڵم بەرنامەکە چی کراوە بە کەرکووک بەڵێ تۆ وەکو کوردێک یعنی وەکۆی کە لە تەچێشی نزیکی هەر لە منطقەی سەمسەماڵ و ئەو بابەتە لە کەرکووک نزیکی کاک حاجی گیان ینی تۆ وەکو کوردێک پێ دوایە کە ئێمەی کورد دا پێڵەن دەسەڵاتدارانی کورد چکە بەڕاستی خەڵک ینی دەسەڵاتی نییە کە دەسەڵاتدارەکان دەسەڵاتیان هەیە چیان کردووە بۆ کورد بۆ کەرکووک بۆ ناوچە دابڕێنراوەکان بۆی کە بیجێڕنەوە سەهرێمی کوردستان دەکراوە توانیانە 200 متر لە مادەی 140 بجێڕنەوە بۆ کورد لە کەرکووکە چەند ساڵە من لە تۆ دەپرسم توانیانە یەک ئیش بۆ کوردەکان بکەن لە کەرکووکە غێری جیفان و خۆیان زیاتر چی کرد یعنی خۆمان سەبەبین دەسەڵاتداران سەبەبن بۆی کە تا ئێستاکە ئەی باشە ئەی خۆ کێ سەبەب بووە ئەدێ چەند ساڵ هاتا ئیستا بۆ خێرابیرە نەوتەکانیان ڕاکێشا بۆ خۆیان بۆ لەسەر مادەی سەوشت ئیشان نەکرد ئەو هەموو ئەرازی فەلاحەکە عەرەبەکان گەڕ بۆی عەرەبە گەڕاوە داگیریە کرد هەتاکو ئەمانە خەڵک بێوێ کەرکووک ئەمانە کەرکووک گێڕۆ سەر کوردستان هەتا خۆر لێوێ هەڵتەوی لەوێ ئاوا بێت ئەم سێ دەسەڵاتە سێ کوشکە بە حیاتی بۆی ناگەڕێتەوە بشتیرۆ بەڵێ دەستەکانت خۆش کاکەوتەکان و بەشتانە بە تەمام بە ئیسفادەی دەرگشتخاردەیان بۆ خەڵکی کەرکووک سپاس کاک حاجیان دەسمە سلێمانی کاک کەریم سڵاو بە قوربان وعليكم السلام ورحمة الله سپاس بە قوربان بۆ تۆش کاک کەریم جان فەرموو قسە بکە بەڵێ بە قوربان قسە بکە عليكم السلام ورحمة الله داواکاری ئەو بەرنامەیەکەم تەحەمەتکردنی با مەسەڵە دەچین و ئەکرێت قسەکەم بگەێنم داواکاری لەسەر چی؟ داواکاری من لەسەر ئەم دەستەی ئەم شەڕەی فەلەستین ئیسرائیل ئەکرێت پەیامەکەم بگەێنم ئێستایان کە پەیامەکەم بە کەناڵی پێیان بگەێنم فەرموو وەڵاهی یەک داواکاریمەوەکو بینەرێکی کۆمەڵ وەک زەنجەرێکی کۆمەڵ کە هەتا بەنی داوەکەچەنەکە من هەر وەکو داڵێن کەسێکی بێلایەن بەڵام هەر خۆشمەن ئەم کەوا وەکو لەناو بەسە بەیەک هەیە لە کەناڵی پەیام بۆمە گیرێت وەڵا تێت ناگەم بەخوای نازانم بەخوا حاڵی نەبم ئێستاش نازانم بە تەمای چی بڵێ فەرموو ئەمەوێت پەیامێکم بگەێنم کە وەکو گلەیەکی دۆستانی مسلمانانەیە لە کەناڵی پەیام ئایا پەیامەکەم بگەێنم یانەوە بیلاقی بم بەرنامەی چۆنێک کە باسی حکومەتی هەرێمی کوردستانە گلەیەکەت لەسەر ئەو چاوانەمان دە من ئەمەوێت بە ڤیزیۆناسی بگەێنم ینی بینی خۆمان کەس گوێ لێ نەبێ بەڵێ ئەتوانی ینی کێشەنێکیشی لێ بەڵام من ئەمێت بەڵێ ئەم پەیامەکەم بگەێنم بەڵام تۆ بگەێنە بە کەناڵی پەیام بەڵێ برای شیرینم یەکەم تقریبا لە کەناڵی خۆتا ڕۆژەوە ئەوە بوو بیسرات مامۆستایی بەڕێزی ئیسماعیل هەنیە خوای گەورەی بیپارێزگەر مامۆستا عەلیوە پیوا بوو بابەتێکی ئاوا بڵاو کراوە تەلیفۆنێکە بۆ لە بینیان بەڵێ ڕەحمەتی خوا لێبێ یەکەم خالد مەشعل بوو ئەندای مەکتەبی سیاسی حەماس بەڵێ ئەوە بێ خۆشحاڵێ بەڵام دووهەم پەیام ئەوەیە کەوا ئەسپاس بۆ مامۆستا عەلیوەکەی خۆی پەیامێکی زۆر ڕۆنی جوانی یاڕەبی خوا بیپارێزێ بڵاوی کردەوە ئەمە دوو باش ئەمە دوو دەستۆشی وایە بەڵێ یەکگرتوو زانی خراپیان پێ نابن بەڵام یەکگرتوو لە چاو کۆمەڵی ئیسلامی شلکرە کاک کەریم جان
قوربانت بم ینی پێم خۆش نییە شتێک بڵێ زین چۆنە تۆ باسی پەیام دەکەیت لێرە چووی بۆ لایتر زین چۆنە ئێمە لە کوردستان هەمومان یەکتر دەناسین هەر کەسە و سیاسەتێکی تایبەت بەخۆی هەیە هەر کەسە و استراتیژیەت و بەرنامەیەکی بۆ کارکردن هەیە بۆیە ئێمە بەڕاستی ڕێز و تەقدیر و حرمەت و خۆشەویستیمان بۆ هەرچی ڕاو بۆ چوون و سەرنجی جیاواز هەیە لە کوردستان پەیامەکەت گەیشت دەستەکانت خۆش بێ هیواداری من پەیامەکەم نەگەشتە با من ئەوەی پەیامی خۆم بگەێن پەیامەکە بۆ پەیامی ئیسلام بۆ قەڵەی ئیسلامی من ئەوێم ئەویش ئەم سێ شەهیدەکانی فەلەستین ئەلتێبینەکەمان لەسەر ئەوەی لەناو بازار ئەوەی ئەم شەهیدەکان کوردەکانی بەڵام پەیام بەم هەموو شتە جوانەوە بەم هەمووە بەیاننامەی ڕافعیداتەوە ئەنووسن کوژراوەکە فەلەستین ئەجەبا من شتێکت پێ برێم با من شتێکت پێ برێم کاک کەریم با من یەکشت پێ برێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە لە غەزای کاک نازانم بەدر بوو کامە بوو چی فەرموو فەرمووی قەتلانا فی الجەنە وقەتلاهم فی النار کوژراوەکانی ئێمە بۆ بەهەشتن کوژراوەکانی ئەوانیش بۆ جەهەنەمن ئەوە ئێمە دەبێ بڵێ کوژراو بەهەشت خوا بەخۆی دەزانێت چێ شەهیدە و چێ شەهید نییە بەڵام ئەوانی مەبەستمەوەی ئەوان ئیسرائیلەکان هەر کوژراویانی ئەزانی چۆنە ئەمە کاک کەریم جان با پێت بڵێن تەماشاکە ئێمە کەناڵەکەم کرد بەڵام ئەڵێم ئایا جوانتر نەبوو منەوە پرسیارەوەی کردوانەیە خۆتا باشە دەستەکانت خۆش کاک کەریم جان ئیعلام دەبێت بێلایەنانە شت بنووسێ بێلایەنانە هەواڵ بڵاو کاتەوە کەناڵی ئاسمانی پەیام جوانترین ڕووماڵی ئەو بابەتانە دەکا و کەناڵی ئاسمانی پەیامیش مافی ئەوەی نییە کە بە خەڵک بڵێ شەهید و بۆ بڵێ نازانم چی ئەوە خوایە کە حەق بە ئینسانەکان دەدا چێ شەهیدە و چێ شەهید نییە ئەمە ظاهرەن ئەوەی کە ئێمە دەیبینین و دەزانین بەڵێ کابرایەکی مسلمان کە کافرێک دەیکوژێ شەهیدە مە مسلمانە بەڵام ئەوە خوایە بەڕاستی 2000 بڕیار دەدا بۆیە داوای لێ بردن دەکەم گلەیەکەشت بەسەر سەر و بەسەر چاوان پەیام هەمیشە هەوڵی داوەکە بە فعلی ڕووماڵێکی بابەتیانە بکە دەستەکانت خۆش بێ کاکدارە كوتا بيوندي وعليكم السلام ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جان نخوي تفردان بدرسي دوجبنان خوشويستي نشتيمان ركنك للركن إيمان تقشتي؟ بله جائمة كوي أقلمنا بەس من پرسیارێک بکەم خۆشەویستی نیشتیمان بەڕاستی زۆر جوانە بەڵام ڕوکنێکیش نییە لە ڕوکنی ئیمان کاک داراجان لە سەری خەوی لە سەری نوێژ زانی چۆنە کاکدارە ئێمە ئێستا ئێمە لە شاشەیە قسە دەکەین خەڵکێک گوێی لە ئێمە دەبێ پێمان خۆش نییە شتێک بوترێ بە هەڵە بڕوە خەڵکێک بە هەڵە لە بابەتەکە تێبگا ئێمە ئەرکانەکانی ئیمانمان هەیە شەشە ئەزانی چۆنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کاتێک کە لە مەکە و دەریان نە ئاوری دا و فرمێسی لە چاوەکانی هاتە خوارێ بۆ مەکە وتی ئەگەر قەومەکەم دەرم نەکەن من هەرگیز ئێرە جێ نایەرم ئێمە خاچی خۆمان لە خۆشەویستە و لە پێناویشی ئازا ئامادەین خۆمان بدەین بە کوشت بەڵام ڕوکنێکیش نییە لە مەسەلەی ئیمان ئاگات لێبێ من بۆ ڕوونەکە ڕووکردنەوە زۆر مهمە تەرەکە قەناعەت نەکەیاوەی گوێی ئەوە من ڕوکنی ئیمانم دانە ناوە تاوەکو قەناعەتی پێ بکەمیان پێ نەکەم تۆ یەک دەقە مساعادەکە خوای گەورە فەرمێ ئەهلی بەهەشت بەوەفان تۆش خاک و ئاو پارە شخصیەتی خۆ لە دەسینەی بەوەفای خوا مەبی پەڕێنمە سەر شتێک بەنی ئیسرائیل خوای گەورە بەڵێ بوو ئەو مەعدەنان لێ دەرچووە شەیتان ئێبلیس زۆر ڕێزیە بوو خوای گەورە لە ئاسی مەلایکەتەکان داینا لە دەست خۆیە میلەتی کوردیش ئاگای لە خۆی نەبێ و کۆدوانەی لێیە ئەبێ ڕوونکردنەوە بەی نازانم پرسیارە هەیە قسەکەم چۆنە بەلات دەستەکانت خۆش بێ کاتم تەواو بوو بۆ کەرکووک کچت پێیە والله بەخوەرعان نازان بڵێم چی والله هیچم پێ نییە بڵێ بۆ خەڵکەکەی خۆی ئەوێ حسابە مەسەلەی خەڵک نا دەستەکانت خۆش بێ چکە کاتم بەڕێزان پێم دەڵێن تەواو دەستەکانت خۆش بێ کاکدارە سپاس بۆ بەڕێزان و خۆشەویستان و برایانم لێرە لە هەولێر و لە سلێمانیش منیش تەنها ئەوەندە توانیم کە لەگەڵتان بم ئەویش کات ئەوەندە ڕێگەی پێدام تاڵقەیشتر تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ